حسێن کەریم خاوەن پێداویستێکی تایبەتە و ماڵی لە گوندێکی دوورەدەستی گەرمیانە، بەڵام لە گوندەکەی ئۆقرە ناگرێت و بەو حاڵەوە ڕۆژانە خۆی دەگەیەنێتە شارۆچکەی کەلار و ناحیەی ڕزگاری. ئێمە ماڵمان لە گوندێکی دوورە شارە، ڕۆژانە دێنە ناحیەی ڕزگاری بەوەی ئەوەی کە لە گوندەکە تااقەت ناگرین دێن بۆ کەلار لەیرانشە بە ئەستەمی سیارە و شتوان دەستەکەوێ. حسێن بە ئومێدی بنیاتنانی داهاتوویەکی گەشت 16 ساڵ خوێندوێتی و بەو حاڵە نالەبارەوە زانکۆی تەواو کردووە، بەڵام 4 ساڵە لە ماڵەوەی و بە ئاواتەکەی نەگەیشتووە کە دامەزراندنە. وەکو خان پێدەویستێکی تایبەت لە دوای 16 ساڵ خوێندن 16 ساڵ خوێندن بۆ ئەوەی خوێندم کە لە شوێنێک لە خزمەت بکەم بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆم دەرکەم، بەڵام بەداخەوە لەم کاتا کە نەتەعینات ماوە نە هیچ زۆربەی بەرپرسانیش لە حاڵ و وەزعی من ئاگادارن، بەڵام کەسیان هیچمان پێ ناکەن و هەر بەڵێنمان پێدەن و بەڵێنەکانیشان هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە. لەگەڵ حسێن دەچینە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی گەرمیان کە مەنگانە لەو بەڕێوەبەرایەتیە بڕی 150,000 دیناری عێراقی وەردەگرێت، بەڵام حسێن دامەزراندنی دەوێت و دەڵێت ئەو بڕەپارە تەنها بەشی داودەرمانەکەی دەکات. بەڕێوەبەری چاودێریش لە ڕێگەی دەنگی ئەمریکاوە بەڵێنی هێنانەدی خواستەکەی حسێن دەدات. ئێمە بەڵێن بە کاکە حسێن دەین کە لە ئەولەوێتی پرۆژەکانمانە بێ و پرۆژەیەکە بە دڵی خۆی و خۆی دەرەقەتی پرۆژەکە بێ و حەزی لێبێ و ئارەزووی لێبێ پاڵپشتی پارەی بۆ دابینەکەین. ژمارەیە و کەمەندامانە زۆرە کە هاوشێوەی حسەین دوای تێپەڕاندنی ئاستەنگێکی زۆر خوێندنیان تەواو کردووە، بەڵام هەلی کاریان بۆ نەڕەخسێنراوە و لە دۆخێکی دارایی و ئابووری سەختدان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.